پێغەمبەری خۆشەوی صلى الله عليه وسلم أفرمي أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم. باشترين ڕۆژوویەک لە دوای مانگی ڕەمەزان کە خێر و پاداشتی زۆرە کە ڕۆژووی تیا بگری بریتیە لەم مانگە پیرۆزە کە مانگی محەڕەمە. وە گرنگی ڕۆژی عاشوڕا بریتیە لەوەی برایانی خۆم ڕۆژێکی وەرچەرخانە بۆ مەزلومەکان و ڕۆژی داڕمانە بۆ ستەمکاران. پێغەمبەر صلى الله عليه وسلم أفرمي صيام يوم عاشوراء أحتسب على الله. ڕۆژوگرتنی دەی محەڕەم داوام وایە لە خوای پەروەردگار ئەن یوکەفیڕە سەنەتە الەتی قەبلەهو. ئیمامی موسلیم فەرموودەکە ڕیوایەت ئەکا هەر کەسێ لە دەی مانگی محەڕەمە بە ڕۆژوو بێت پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ داوام وایە لە خوا بیکاتە کەفارەتی ساڵی ڕابردوو. بۆیە لێرە و لەوێ پێم خۆشە ڕوونکردنەوەیەک بدەم. هەندێک خەڵکی نەزان و هەندێک خەڵکی نەفام پەرژینی قایم بێ لە ڕووتان یاخود عەقڵانی یاخود هەڵخەڵەتاو بە تەکنەلۆژیا ئەڵێ مامۆسا ئەمە چی بوو؟ هەر جار نەجارێ ئەڵێن وەڵا ساڵێ پێش و ساڵێ دووە. ئەمانە مەوسیمێکن وەکو ئەو مەوسیمانەی وەلیلله المەثل الأعلى جەنابت مشتری خەتێکی لەو خەتانی کە بەکاری ئەهێنی تۆڕێکی ئەنتەرنێتی ئەڵێ بە هۆکاری ئەوەی ئەوەندەت کڕیوە ئەوەندە زیادت ئەدەینێ. ئەمە خوای پەروەردگار لەم مەوسمانەیە عەزیزەکانم مەوسمی چاکەکاری بریتیە لەوەی خوا عەبدەکانی خۆش ئەوێت بە ڕۆژێک ڕۆژوگرتن کەفارەتی ساڵێک لە لەهوو لەعبەکانی بسڕێتەوە. نەوەکو کەبائیر برایانی خۆم بوختانت بۆ یەکێ کردووە پێویستی بە گردن ئازاییە ماڵی خەڵکت خواردووە پێویستی بە لێخۆشبوون و گردن ئازاییە قەتڵی حرامت کردووە پێویستی بەوەیە بڕۆی خوێنەکەی ببژێری و دوو مانگ لەسەر یەک بە ڕۆژووبی داوای لێبوردن لە خوا بکەیت و تەوبەی نەسوح بکەیت. ئەم شتانەی کەوەها لەم ڕۆژانە و ئەم ئۆفەرانە خوای پەروەردگار ئەوێ عەبدەکانی مەقام بەرز بکاتەوە. هەر وەکو ذیلحیجە هەر وەکو ڕۆژووی عاشوڕا هەر وەکو شەونێژ و تەراویح خوای پەروەردگار ئەوێ بەم تەمەنە کورتە تەمەنی درێژی ئومەتانی ترمان بۆ تەعویز کاتەوە. عەزیزەکانم قدم النبي صلى الله عليه وسلم المدينة فرأى اليهود تصوم يوم عاشوراء. كاتي پێغەمبەری خۆشەویست عليه الصلاة والسلام تشریفی بردە مدینە سیر ئەکا جوولەکەکان بە ڕۆژوو ئەبن. فقال ما هذا وتي أما بوتي إيوه بالروجون ياخذ أم قوم بو بالروجون. قالوا هذا يوم صالح وتي أن أمر روجي شاكا نجى الله بني إسرائيل من عدوهم فصامه موسى شكرا لله. لو روجي يا أخواي پروردگار قورترين استمكاري سردمي خوي غرق أكا بو آوي كفوزي في ولي أدا وخواي پروردگار بني إسرائيل موفقر كنجاتي أم بي لو عذاب بإيشو آزاري كصالانك في وي أتلانوا. فصامه موسى شكرا لله. موسى بروجوب أمري كرد بقومكي تيايا بروجوب وكو سپاسيك بو خواي پروردگار. پێغەمبەری خۆشەوی صلى الله عليه وسلم فرمووی فأنا أحق منكم بموسى وتي من زۆر ئەولاترم لە ئێوە بۆ موسا کە برای منە و پێغەمبەرە. فصامه وأمر بصيامه رواه بخاري. هەم خۆی بە ڕۆژوو بوو و ئەمریشی کردایە بە ڕۆژوو بین. و پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام لە صحیحی ئیمامی موسلمە ئەفەرمێ لئن بقيت إلى قابل لأصومن التاسع. طبعا ئێمە ئومەتێکی سربەخۆین شریعەتی ئێمە لە شریعەتی خەڵکانی تر ناکە. بۆیە پێغەمبەری خۆشەوی صلى الله عليه وسلم هەوڵی ئەدا مخالفەی جوولەکە بکات لە عیبادەتەکانیە لە ئیش و کارەکانیە لە هەموو شتەکانیە. بۆیە ئینسانی موسڵمان کە معتەزە بە دینەکەی ئەبێ سەیری ئەوە بکا کە خوای گەورە لە دینەکەی خۆی بۆی ناردووە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئیسلام دینێکی کامڵە برایانی خۆم. بۆیە لەم فەرموودە صحیحەیە ئەفەرمێ ئەگەر بمێنمەوە بۆ ساڵی داهاتوو لە ئەصومەنە التاسعە نۆی عاشوراش بە ڕۆژووە بم یعنی تاسوعا و عاشورا ئەگرم یعنی ڕۆژێک پێش ئەوان ئەگرم بۆ ئەوەی عیبادەتەکانم لە ئەوان نەچێ. بۆیە ئینشاء الله ڕۆژەکان بژمێرن لە هەر ڕۆژێکە لە ڕۆژانی داهاتووە نۆی محەڕەم بوو تایە بە ڕۆژوو بن بۆ